بنسبة ئێوە مژدەیەکی زۆر خۆشەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت ئەنە وەکافیل اليەتیمی فی الجەنەة کەهاتەینی پەنجەی شایەتمان و پەنجەی گەورەی خۆی جووت کردن فەرمووی من و ئەو کەسەی کە منداڵێکی بێباب سەرپەرشتی دەکات لە بەهەشدا ئاواین یعنی وەکو چۆن ئەو دوو پەنجەیە پێکەون بەڵام پەنجەی نێوەڕاستیان گەورەترە ئەو کەسەش کە سەرپەرشتی منداڵێکی بێباب دەکات ئەگەر منداڵێکیش بێ چ جای دوان و سیان و زیاتر بن لە بەهەشدا بەو شێوەین پێکەوە واتە لەو کردەوەیەدا پاداشتی زۆر گەورەیە ئەو ئافرەتە یا ئەو پیاوە کە سەرپەرشتی هەتیوێک دەکات سەرپەرشتی منداڵێکی بێباب دەکات چ کوڕ بێت چ کەس بێت و من ئەوەشتان پێ بڵێم خوشکەکانم ئەو خەڵکەی کە هاوکاری دەکات لە ڕێی سۆمای چاوانەوە ئەو خەڵکە خێرخوازانە ئەوانە بەڕاستی بۆیە هاوکاری دەکەن کە ئێوەش منداڵەکانتان باش پەروەردە بکەن ئەو منداڵە ئەو ئەگەر کوڕە ئەگەر کەسە دوایی کە گەورە بوو ئەگەر خواپەرستی دیندار بێت ئەو کەسە کە هاوکاری ئێوەی کردووە ئەویش ئەجر و پاداشتێکی پێدەبڕێت بۆیە ئێوە هەم بەنسبەت خۆتانەوە بەرپرسیارن بەنسبەت خۆتانەوە کە منداڵی خۆتان و جگەرگۆشەی خۆتانن و هەم بەنسبەت ئەوانەشەوە کە هاوکاری دەکەن ئەویش پێخۆشە هاوکاری دایکێک بکە کە منداڵەکانی چاک پەروەردە دەکات بەخێو دەکات و پێخۆشە هاوکاری دایکێک بکە منداڵەکەی دوایی خواپەرست بێ نوێشکەر بێ ڕۆژوگر بێ ڕەوش جوان بێ ئاکارپەسەند بێ بەڵکم ئەویش خێرێکی پێ ببڕێت دوعایەکی خێر بکە ئەو منداڵە بڵێ خوا پاداشتی و کەسە دەوێت کە وەختی خۆی یارمەتی دایکی منی داوە یارمەتی ئێمەی داوە ئێمە گەورە بین و پەروەردە بین